بەڵێ جەلال ئەم کاتت باش دوای ئەوەی 16 ئەم مانگە دیارە 5 لە زیندانی کراوان یاخود ئەو چالاکوان و ڕۆژنامەنووسانەی کە لە سنووری بادینان و دۆهۆک دەژیر کرابوون لەلایەن دادگای دووی هەولێر بڕیاری 5 ساڵ زیندانی 6 ساڵ زیندانیکردن بۆ 5 لە ئەو کەسانە دەرچوو دیارە بۆ ماوەی مانگێک پارێزەرەکان دەتوانن بڕیارەکە تەمیز بکەنەوە بۆیە ئەمڕۆ ژمارەیەک لە پارێزەران کە پارێزەری ئەو 5 لە سزادراوانن دیارە لە ڕێگەی یاداشتێک و ئاراستەی دادگای تەمیز بۆ ئەوی بڕیارەکە تەمیز بگرێتەوە بە دوواداچوونی بۆ کرێتەوە چکو ئەوان وە خۆیان دەڵێن بەڵگەی پێویستیان لەبەردەستە کە ئەو کەسانانە ئەو سزایان بەسەردا سەپێنراوە ئەو کەسانە بێتاوانن و ئەو بەڵگانەی کە لەلایەن دادگاوە بەسەریاندا سەپێنراوە بەهۆیەوە پێیوە سزادراون بەڵگەی لاوازن ئەوان بەڵگەکانیان بەهێزترن و متمانەیە بە بەڵگەکانی خۆیان هەیە کە ئەو کەسانە سزای لەو زۆرە یاخود ئەو شتانیان نەکردووە کە لەلایەن دادگای دووی هەولێرەوە بەسەریاندا سەپێنراو بەهۆیەوە بە 6 ساڵ زیندانی کران بۆیە وە خۆیان لە کۆنگرە ڕۆژنامەوانی کەش باسییان کرد ئەو پارێزەرانە وتیان ئێمە متمانەیتەوە و دڵنیای لەوەی کە بەڵگەکانی ئێمە دەتوانێت سەرکەوتن بەدەستبێت لە بەرامبەر ئەو سزایی کە بەسەر ئەواندا سەپێنراوە و دەتوانن بە بڕیاری تەمیزکردنەوەی سزاکەیان بتوانن بێتاوانی ئەو سزادراوانە بسەلمێنن بۆیە زۆر دڵنیا بوون لەوەی کە ئەگەر تەمیزکردنەوەکە بە تەواوی بێلایەنانە بێت بە شەفافانە بێت بتوانن ئەو کەسانە بڕیارەکەیان هەڵبوەشێتەوە ئەو بڕیارەی کە 6 ساڵ زیندانی بۆ 5 لە سزادراوانی بادینان دەرچوو کە بەهۆیەوە دوای ئەوەی کە ئەو بڕیارە دەرچوو لەسەر ئاستی نێوخۆی و نێودەوڵەتی و لەسەر ئاستی عێراق کاردانەوەی زۆری بە دوای خۆی داهێنا. بەڵێ بەڵێ ئومێد گەلەک سوپاس بۆتە.